شێخ ئادی و ئاینی ئێزیدی. وشەی ئێزیدی لەناو سەرچاوە باو بڵاوەکانی ئێمەدا وا پێناسەکراوە کە وەرگیراوی وشەی یەزدانە کە بە واتای خودای گەورە دێت. بامان شێوە لە کتێبی ئاوێستای زەردەشتیشدا وشەکە بە واتای خودای باڵا دەست بەکار هاتووە جیا لە وشەی ئاهورا مەزدا. هەروەها زۆر کۆنتر لەو مێژوەش سۆمەریەکان خودایەکیان پەرستووە بە ناوی ئێزیدا کە بە هەمان شێوە خودای چاکە بووە. ئێزیدی یەکێکە لە کۆنترین ئاینەکان کە لەسەر خاکی کوردستان ڕیشەی هەیە و پەیڕەوی لێ دەکرێت. دابەشبوونی جوگرافی ئەم ئاینە بەسەر ناوچەکانی قەوقاز و تەورێز و تورکیا و عێراق بە تایبەتی ناوچەی شەنگار و چیاکانی باکووری موسڵدا دابەش بووە. ڕووگەی هەمویان پەرستگەی لالشە لە شەنگار. ئەم پەرستگەیە بەپێی سەرچاوەکان لە سەردەستی شێخ ئادی کەسایەتی پیرۆزی ئێزیدیان بنیاد نراوە. ئەم کەسایەتیە بە تازەکەرەوەی ئاینەکە ناو دەبرێت. هەرچەندە ئێزیدیانی ئێستا وەک پەیامبەرێک لە شێخ ئادی دەڕوانن، بەڵام دکتۆر کەیوان ئازاد مامۆستای زانکۆ لەبارەی شێخ ئادیەوە دەڵێت عودەی کوڕی مسافر یان شێخ ئادی کەسایەتیەکی دیاری بواری زانست و ئەدەب و فقی ئیسلامی بووە. لە نێوان ساڵانی 465 بۆ 557 کۆچی ژیاوە. ئەو لە وڵاتی شام لەدایک بووە و لە ماوەی تەمەنیشیدا شارەکانی مەککە، مەدینە، بەغداد، ئەولێر، مووسڵ بە شوێن فێربوونی زانستی ئاینیدا گەڕاوە. دواتریش لە لالش گیرساوەتەوە و دەستی داوەتە خوداپەرستی و کەوتووەتە نزیک بوونەوە لە ئێزیدیەکان و تێڕوانین لە ئاینەکەیان. بەمەش توانیوێتی لەلایەک ئاینەکەیان بخاتە چوارچێوەیەکی دیاریکرا و لەلایەکی دیکەوە کەوتووەتە ڕێکخستن و چارەسەرکردنی کێشە ناوخۆیی و گرفتەکانیان. بەماش شێخ ئادی سیمایەکی ئیسلامی بە ئاینەکەیان بەخشیوە. دکتۆر مارف خەزنەداریش لەبارەی شێخ ئادیەوە نووسیوێتی یەکەمین تازەکەرەوەی ئاینی ئێزیدی شێخ ئادی هەککاریە. ئەم زانە گەورەیە ئاینەکەی خستووەتە قاڵبی سۆفیزم و دەروێشیزمەوە. تەریقەتی بەناوی خۆیەوە واتە تەریقەتی عەدەوی داناوە. لە مەدینەوە چووەتە هەککاری و لەوێشەوە چووەتە لالش. دێری داناوە و خوداپەرستی کردووە، هەر لەوێش نێژراوە. ئێزیدیەکان خاوەنی دوو کتێبی پیرۆزن بە ناوەکانی جلیوە و مەسحەفی ڕەش. جلیوە بە خەتی شێخ ئادی و بە زمانی عەرەبی نووسراوەتەوە. ئێزیدیەکان پێیان وایە کە کەلامی خودایە، لە 500 وشە پێک هاتووە. لە بەندێکی ئەم کتێبەدا بەو جۆرە باز لە خودا یاخود مەلەک تاوس کراوە. من مەلەک تاوس پێش دروستبوونی دنیا و بوونەوەران هەبووم. من هەموو هەتایەش بۆ بەڕێوەبردننی دنیا دەمێنم و بەردەوام دەبم. هیچ جێگەیەک نییە منی لێ نەبم. هەر شتێک کە لە دنیادا هەیە و دەبێت بەبێ ڕازیبوونی من و قایل بوونم مەحاڵە. هیچ فریشتەیەک دەست لە ئیشەکانی من وەرنادا و من چی بڵێم هەر ئەوەیە. مەسحەفی ڕەش دووەم کتێبە کە لە ساڵی 1995 زاینیدا نووسراوە. باز لە دروستبوونی ئادەم و حەوا و حەرام و حەڵاڵ دەکات. ئێزیدیەکان کۆمەڵێک دابوونەریتی جیاوازیان هەیە. 4 جەژنیان هەیە و میوزیک و گۆرانی لە تەواوی ڕێوڕسمەکانیان دابوونی هەیە. بەڵام شادی و پرسە و جەژن هەر یەک گۆرانی تایبەت بەخۆی هەیە. بەهۆی گۆرانیەکانیانەوە مێژوو کەلتوری خۆیان پاراستووە، چونکە شیعرەکانی ناو گۆرانیەکان زۆربەیان باز لە عادات و کەلتورەکانی ئاینەکە دەکەن. ئێزیدیەکان یەکێکن لەو کۆمەڵانەی ڕۆژەڵات کە زۆرترین جار دووچاری قەڵاچۆکردن و جینۆساید بوونەتەوە. بە تایبەت لە سەردەمی عوسمانیەکاندا چەند جارێک پەرستگاکانیان ڕووخێندرا و ژمارەیەکی زۆریان لێ کوژرا. کاتێکیش عوسمانیەکان لە سڕینەوەیان سەرکەوتوو نەبوون، ناویان ناون شەیتان پەرست و ئانی خەڵکیان داوە دژایەتیان بکەن. لە ساڵی 1859دا بەپێی بڕیارێکی عوسمانیەکان هیچ ئێزیدیەک بۆی نەبوو ببێتە خاوەنی زەوی. هەر بۆیە زۆر لە شێخە ئێزیدیە خاوەن زەوی و زارەکان بە ناچاری و بۆ پاراستنی مڵک و ماڵیان بوونەتە موسڵمان. یەکێک لەوانە بنەماڵەی خانەدانی شاری کلیسی کوردستانی تورکیا بوو. سەبارەت بەو پرسەی کە ئایا ئێزیدیەکان کوردن یاخود سەر بەنەتەوەیەکی ترن، شەرەفخانی بەدلیسی لە شەرەفنامەدا لە ساڵی 1597 ئاماژەی بۆ ئەوە کردووە کە زۆربەی عەشیرەت و بنەماڵەکانی کورد لە ڕابردوودا ئێزیدی بوون. ئێزیدیەکان
سەرەڕای پەرتەوازەبوونیان بەهۆی سیاسەتی قەڵاچۆکردنەوە هێشتا خۆیان و ئاینەکەیان لە فەوتان پاراستووە. نزیکترین هەوڵی جینۆسایدیش بۆ سەر پەیڕەوکەرانی ئەم ئاینە هێرشەکانی ڕێکخراوی چەکداری داعش بوو لە ساڵی 2014دا بۆ شەنگال کە برینێکی نوێ و قەبارە گەورەی کردە مێژوەکەیانەوە و ڕەنگە تا ساڵانێکی درێژی تر ساڕێژ نەبێت.